خێزانی ئاسوودە. ودي أكتب كلمة وأرسلها إليك. بەناوی خودای گەورە و میهرەبان. ئەزیزان، خێزانی ئاسوودە چۆن دروست بکەین؟ ئەو شتەی کە کوڕە هەوڵی بۆ دەدات، کچە هەوڵی بۆ دەدات. ئەو شتەی کە هەمیشە وتراوە خێزانی ئاسوودە کۆمەلگای ئاسوودەیە، وڵاتی ئاسوودەیە. کاتێک کە خێزانەکان ئاسوودە نین لە ئەنجامە بە تێکڕاخ، وڵاتەکەش ئاسوودە نییە. خێزانی ئاسوودە بریتیە لە تەشکیلکردنی حکوومەتێکی بنکە فراوان، بەڵام بە بەشداری دوو کەس. دەڵێن بنکە فراوان لەبەرەوەی کچەکەش بەشداری دەکات، کوڕەکەش بەشداری دەکات. ئایلەی کچەکەش بەشداری دەکات، خانەوادەی کوڕەکەش بەشداری دەکات. لە بەرنامەی پێشووە باسی ئەوم کرد کە بنچینەیەکی زۆر گرنگ بۆ خێزانی ئاسوودە بریتیە لە شێوازی هەڵبژاردن. کاتێک کە هەڵبژاردنەکەت تەندروست نییە، کاتێک نازانی بە جوانی بە مەزبوطی خێزانی خۆت هەڵبژێری، کەواتە تۆ ناتوانی سەرکەوتوو بیت. دوو خاڵمان باس کرد، بەس وەکو بیرخستنەوە بیرتان دەخەمەوە. خاڵی یەکەم دەبێت کاتی گونجاو هەڵبژێری بۆ دروستکردنی خێزان. خاڵی دووەم باسی ئەوم کرد دەبێت کەسەکە بناسیت و ئاماژەمان بەوە کرد کچ زۆر جار کوڕ 100% ناناسێت و کوڕیش زۆر جار کچ ناناسێت. تۆ بیناسە لە دوور و نزیکەوە، معلوماتێکی لەسەر وەرگرە، بەڵام دوایی لە ڕێی خوشک و براکانتەوە، لە ڕێی خوشکەکەتەوە، لە ڕێی دایکتەوە، لە ڕێی براژنەکانتەوە کەم تا زۆر توانێم ئافرەتت بۆ هەڵسەنگاندن بکات، بەڵام بۆ مەرجەی کەسی باش و چاک و مەزبوط بن. و کوڕەکەش زۆر جار لە ڕێی خوشکەکانی خۆتەوە توانێ و ئافرەتت بۆ هەڵسەنگاندن بکات بە جوانی بۆ مەزبوطی، و بۆ کوڕ هەروە بۆ کچ هەروە. بەڕێزان، ئەمڕۆ خاڵی سێم باز دەکەین چۆن بتوانین هەڵبژاردنێکی تەندروستمانە بێ بۆ خێزانی ئاسوودە. خاڵی سێم، تۆ دەتەوێت خێزانێکی ئاسوودە دروستکەی، سەرنجی ئەخلاق و تایبەتمەندی کەسەکە بدە. سەرنجی ئەو ئەخلاق و ڕەوشتانە بدە کە کەم تا زۆر لە کوڕەکەیە هەیە. سەرنجی ئەو ئەخلاقانە بدە کە لە کچەکەیە هەیە. بۆ نمونە زۆر جار هەندی ئەخلاق هەیە کە ناباشە، جەنابەت لەبەر عەشق چاوی لێ دەپۆشی، لە داهاتووە کێشەت بۆ دروست دەبێت. کاتێک کە هەست دەکەیت کچەکە یان کوڕەکە ئیرەی تێدایە، زۆر ئینکارە، ڕقاویە، تووڕێ و هەر جارە جارێ وەکو فیشەکەشێتە ئەچێ بە ئاسمانە و هەتا دوایی، کەواتە ئەمانە بەڕاستی لە داهاتووە ژیانت لێ تێک دەدات، ژیانت لێ هەڵەوەشێنێت. کاتێک دەبێت ڕەنگە بۆ نمونەگەر ژنەکە یان پیاوەکە تووڕە بن، ئەوەی تریان باش و چاک بێت، ڕەنگە خێزانەکە بەردەوام بێت و کێشەی بۆ دروست نەبێت. بەڵام تۆ کەم تا زۆر تووڕەی و هەوڵ بدەیت شوو بکەی بە یەکێکش کە کەم تا زۆر تووڕە بێ، عەبوز بێت. تۆ کەم تا زۆر ڕقاویت، ئەویش کەم تا زۆر ڕقاوی بێ. من زۆر گومانم هەیە لەوەی کە ئەم زەواجە بۆ ماوەی چەند مانگێکش بەردەوام بێت. زۆر جار بەداخەوە لە کوڕماندوانەوە لە کاکتۆر سەیرم کرد ئەم ئافرەتە لە کاتێکشا کە ئەمویست بیکەم بە خێزانی خۆم و بچمە پێشەوە، هەستمە کرد زۆر ئینکار، بەس یەکجاری وە تەسەورم ناکرد بەم جۆرە ئینکار بێ. با تۆ دەبایە بتزانێ ئافرەتێک لە کاتێکی خۆشی و ئاسوودەیی و لە کاتێکی قسەکردن و لە کاتێکە هێشتا کچ و کوڕەکە ماڵ و عایلە و خانەوادیان دروست نەکردو و مارە نەبراوە، ئینکارە و بە قسەی تۆ ناکا و زدایەتی تۆکا و تۆڵی ئەم جلە بکە بە قسەت ناکات، تۆ دەڵێ ئەم ئیشە بکە بە قسەت ناکات، تۆ دەڵێت مەسەرەن لەگەڵ خەڵکە هەڵسوس و کەوت مەکە بە قسەت ناکات. من گومانم هەیە لە داهاتووە بە قسەت بکە. و هێشتا کە باری لارە، هێشتا کوڕەکە یان کچەکە یەکلایی نەبووتەوە، هێشتا کە ئەم پرۆسەی زەواجە نەچۆتە سەر سکەی خۆی بە قسەی تۆ نەکا، ئەی لە داهاتووە چۆن بە قسەت دەکات کە بچێتە سەر پرۆسەکە و عەقدەکە ڕوو بدات و تەواو و هەر یەکەشیان بێمنەت بێ لەوی تر بڵێ تازە من خۆ زەواجم کردو و تازە کەسێکم بۆ خۆم بەستووەتەوە دەر کوڕە یان کچە. بۆیە خاڵی سێم زۆر گرنگە. ئەگەرەتەوێ خێزانێکی ئاسوودە دروستکەی، ئەگەرەتەوێ خێزانێکی خۆشبەخت دروستکەی، دەبێت سەرنجی ئەخلاق و ڕەوشت و تایبەتمەندی کەسەکە بدەیت. تایبەتمەندی کەسەکە تەنها و تەنها بە چوار کەلیمەیەک نابێ لە ڕێی کەسی ترەوە. کاتێک کە هەست دەکەی کوڕەکە ژیرە، کوڕەکە بوێرە، کوڕەکە لێبوردەیە، بۆ دەرەکەوی بە تێپەڕبوونی کات هێواش ئەم سیفەتانە باشتر و چاکتر و مەزبوطتر دەبێت، تۆ دەتوانانی خێزانێکی ئاسوودە دروستکەی. بەڵام کاتێک دەبینیت و کچەکە خوشکی جوانی تۆ، خوشکی جوانی خۆم کچە جوانەکەم کە دەبینیت و هەواڵت پرسیوە ئەو کوڕی کە تۆ دەتەوێت زەواجی لەگەڵا دروستکەی، لەگەڵ هیچ برادەرێکیا بەینی نییە، ڕۆژ نییە لەگەڵ دەوروبەر و تەلەبەکانی پۆلی خۆیان شەڕ نەکا،
لەو جۆرە کەسەیە کەم تا زۆر دووسێ جا شەڕ و ئاژاوی کردووە، لەو جۆرە کەسەیە کەم تا زۆر جمێن فرۆشە، لەو جۆرە کەسێتە خۆت لە ناو پۆلەکەی لە بەرچاوتەوە لە ئەیبینیت کە کەم تا زۆر ئەهلی جگەرە و ئەهلی نێرگەلە و ئەهلی ئەوەیە کە کەم تا زۆر جمێن بەموبەوەدا تووڕە ئەبێت و ئەوە لە ناو پۆلەکە ئەیبینی بە چاوی خۆت ڕۆژ نییە لەگەڵ مامۆسای زانکۆیە یان لەگەڵ مامۆسای پەیمانگایە هەڵ نەپۆژێ پیا و شەڕ نەکات و دەنگەدەنگی نەبێ و دووکە دووکی نەبێت. من گومانم هەیە تۆ بتوانی لێ ئاسوودە بیت، تۆ دەبێ بیناسی، تۆ دەبێ بیناسی. ئەوە هیچ لەلایەکەوە بەرنامەمان هەیە بۆ ئەو کوڕە جوانم دەبێ خۆی باش و خۆی چاکە بۆی ناشرین نەبێت لە بەرامبەر ڕەگەزی بەرامبەر و بۆی زەواجی بۆ ڕووبدا. بەڵام ئەگەر ئەو خۆی چاک ناکات تۆ هیچ مەجبور نی تۆ ببی بە وە کۆڵێ باجی هەڵەکانی ئەو بدەیتەوە. زەواجێک هەمیشە وتومە، زەواجێک ڕوونەدات، زەواجێ نەکرێت گەلێ باشترە لەوەی بەڵام بکرێت و بەڵام دوای ساڵێک فەشەل بێنێ. چکە تۆ کچیت و خەڵک وەکو کچێک تەعامل لەگەڵاکە، وەکو ئافرەتێک کەم تا زۆر لە ناو خانەوادەی خۆتا لە ناو ماڵ و خانەوادەی خۆتا حسابێکت بۆ دەکرێت وەکو کچێتی تەعامل لەگەڵا دەکرێت و ڕێز و تایبەتت هەیە. بەڵام کاتێک بە ئینکاری خۆت هەموو دەوروبەرەکە دەڵێت ئەمە سیفەتی باش نییە، ئەخلاقی باش نییە، ڕینا من هەرشوی پێ دەکەم. کاتێک بە کوڕەکە دەڵێن ئەمە ئەخلاقی باش نییە، ئەخلاقی نەک هەر خۆی دەوروبەرەکەشی تێک داوە، تۆ دەڵێ من ئینکاریەکەم دەڵێ دەیگۆڕم نایگۆڕی ئەزیزی دڵم. تۆ گەر ڕاست دەکەی، من زۆر جار ئەم قسەیەم وتووە لە کچان و لە کوڕان، ئەم تاقیکردنەوەیەکی زۆر باشە. کاتێک کە برایەکی بەڕێز دەڵێ کاک تۆ من ئافرەتێک بە تەمام بێنم، وەڵا بە تەمام من حەزەکەم خێزانم محاجەبە بێت، دەڵێم فرسەتە لە کاتی مارەبڕینە بە جۆری لە جۆرەکان قسەی بۆ بکەی و هەوڵ بدەی بزانی قەناعەتی پێکەی یان نە. ئافرەتێک لە کاتی 3 مانگ 4 مانگ 6 مانگ بۆ نەجاری وایە ساڵێک مارە بڕینە تۆ بە تۆ قەناعەت پێ نەکرێ، من گومانم هەیە لە داهاتوە قەناعەتی پێ بکەی بیکەی بەلەچک بەسەر یان بیبێ بە حیجاب یان بیکەی بە کەسێکی جددی یان بیکەی بە کەسێکە زۆر کات نەفەوتێنێ بە هەندێشتی خراپ و بۆوانەوە یان بۆ نمونە چاو لە دەر نەبێت یان بۆ نمونە حلک و پێکەنین و قسەی نەبێ یان بۆ نەتێکەڵاوی لەگەڵ ڕەگەزی بەرامبەرا زۆر نەبێ. من گومانم هەیە و تەجروبەت سەرماندوێتی ئەمە تەنها قسەی من نییە، تەجروبەی هەموو خانەوادەکان سەرماندوێتی. زۆر دەگمەنە دوای ساڵێک بە ئاسانی کەسەکان بگۆڕن. ئەگەر گەنجێک توانی لەبەر ئەخاتری ئافرەتێک خۆی بگۆڕێ لە 6 مانگە زۆر باشە، بەڵام لە 6 مانگ ساڵێکە جگەری بۆ ترک نەدرا و مێشروبی بۆ ترک نەدرا، وازی لە هەموو شتێ نێنا و دەستی نەکرد بە نوێژ و تاعات و عیبادەت و کەسێکی باش و چاک نەبوو، دەستی نەکرد بە کاسبی بە ئاسانی لە داهاتووە ناتوانێت بگۆڕێت. ناڵێن 100%، بەڵام دەڵێن ناتوانرێت قورسە. ڕەنگە 100 تا 5 100 تا 10 100 تا 15 خەڵکێکەیە 2 ساڵ 3 ساڵیش خراپ بوو، دوایی خی گەورە هیدایەتی داوە باش بووە، چاک بووە بە کەسێکی زۆر باش جا لە کوڕیان لە کچ. بەڵام دەڵێن زۆرینەیەک بەو جۆرەیە لە سەرتاوە باش نەبێت بە ئاسانی لە داهاتووە باش و چاک نابێت. کەواتە خاڵی سێم سەرنجی ئەخلاقی بدە، سەرنجی تایبەتمەندی بدە، سەرنجی سیفاتەکانیان بدە. تۆ گەر تۆ خۆت وەکو شخصی خۆت لە کەسێکی و لە خانەوادەیەکی ئاینیت، لە خانەوادەیەکی مولتەزیمن بەدینن، کچێکیت لەو جۆرە شووەکەی بە کوڕێکەکەم تا زۆر ئەهلی نوێژ نییە، ئەهلی عیبادەت نییە، ئەهلی جرت و چەقەنە و ئەهلی هەنێشتەکە بەڕاستی هەموو خانەوادەکەی تۆ پێی ڕەفزا. کچە جوانەکەم ئەمە تەجروبەیەکی خۆمە بینیومە، بە کچەکەم وتم کچە جوانەکەم تۆ بۆ یەکەم دقە بتزانەیە. تامان کە پرسیێشەکەی هێنا بۆ لای من دەڵێ دکتۆر باوکم قسەی لەگەڵا ناکا، برام سەردانمان ناکا، خوشک سەردانم ناکا، ئامۆزا و پرزاکانم بە حیاتی نەدەعوتمانەکەن نە سەردانمانەکەن. بۆ لەبەرەوەی جەنابەت بە ئینکاری هەمویان وتوانە ئەم کوڕان لەگەڵ عایلە و خانەوادەی ئێمە ناگونجێت، جەنابەت هەر وتوتە شووی پێ دەکەم. بۆیە کوڕەکەش ئێستاکیە ئەوش خانەوادەی تۆ نابێ و خانەوادەش ئەوی ناوێ، بۆیە کچەکە تەنها بۆتەوە. کچەکە بۆتە کۆیلەیەکی بەردەستی کوڕەکە چووکە پێشتر تۆ بە حوسن و ڕەزای خانەوادە و دەوروبەرەکەت شوت نەکرد و هەوڵت نەدا قەناعەت بەوان بکەی و بۆیە قەناعەتت بە کوڕەکە پێ نەکراوە. بۆیە هەردوو جۆرەکە دەورە بینێت، کوڕەکە بۆ کچەکە بۆ کوڕەکە دەبێت دیراسەیەکی باش بکرێت، ئەخلاق و ڕەوشت و جوان و مەزبوط. اینجا کە تۆ دەتوانی خێزانێکی ئاسوودە دروستکەی. خاڵی چوارەم بۆ هەڵبژاردننی تەندروست، بۆی خێزانێکی ئاسوودە دروستکەی بریتێ لەوەی کە تۆ دوودڵ و ڕاڕا مەبە، زۆر قەلق مەبە. ڕاستە من ئەمانەم سیفەتانە باز دەکەین، ڕاستە ئێمە دەڵێن دەبێت تەحقیق لە کوڕەکە بکەیت، دەبێت هەڵسەنگاندن بۆ کچەکە بکەیت، دەبێت وریای کاتەکە بی، دەبێت وریای ئەخلاق و ڕەوشتی بی، دەبێت وریای ئەوە بی کە کەسەکە بناسی بە جوانی بە مەزبوطی. بەڵام خاڵێکی تر پێت دەڵێم دوودڵ و دڵڕاوکێ مەبە. ئێمە زۆر جار بۆ کۆڵێت ئامۆژگاری لاوەکان دەکەین لە کوڕان و لە کچانە لە کۆڕا لە سمینارە لە چارەکێ دەڵێن لە مەسەلەی ژنێنانە تۆ دەبێت کەسێکی دامەزراوی، دەبێت کەسێکی بۆ کۆڵێت 100% خاوەن بڕیاری خۆت بی، خاوەن بیر و بۆچوونەکانی خۆت بی، خاوەن ئەو ئەفکار و شتەوی کە لە مێشک و لە دڵ و دەروونتایە و هەوڵ بدەی قەناعەت بە کەسی بەرامبەر بکەی و قەناعەتیش بە دەوروبەر بکەی.
بەڵام تۆ لەو جۆرە کەسە بیت هەمیشە دوودڵبی هەمیشە ڕاڕابی هەمیشە لەسەر پەتێک بین دەیکەم نایکەم زەواجەکەم زەواج ناکەم ڕازی ئەبم ڕازی نابم ئەچمە پێشەوە ناچمە پێشەوە 100 جار ئاوا دەکەی لە پڕێکا وەختێکە زانی وەکو کوڕێک هەست دەکەی کچەکە شووی کردووە و ماڵەکەش ئەگەر ئێوە بچوونایەتە پێشەوە ڕەنگە مەمنونیش بوونایە چەند جار ڕووی داوە کچەکە هەر لە خۆیەوە لەگەڵێکێکا کوڕێکا شووی پێ بدەکەم شووی پێ ناکەم وەڵامیان نەداوەتەوە دوایی بوون و هەستی کردو کە بەڕاستی چەند خانەوادەیەکی باشن کوڕەکە چەند باش و چاکە دەبوو زوو بڕیاری بدایە بۆیە لەگەڵ هەموو هەڵسەنگاندنەکانە ئەسسمنتی بۆ دەکەی هەڵسەنگاندنی بۆ دەکەی حەق حسابێکی چاکی مەزبوطی و کوڕەکە خۆی و خانەوادە و دەوروبەر و ئەخلاق و ڕەوشت و تەمەن و هەموو شتێکی دەکەی بەڵام لەگەڵ ئەوەشا دەبێت دوودڵ نەبی دەبێت لە ڕاوکێ نەبی دەبێت بێتاقەت نەبی دەبێت لەو جۆرە کەسە نەبی هەر جاری بڕیارێک بدەی هەر جاری لەسەر پەتێک بی هەر جاری لەسەر شتێک بی کەواتە ئەگەر بێت و ئێمە ئەم خاڵانە جێبەجێ بکەین هەڵبژاردنێکی تەندروستمان دەبێت بۆیە لە کورتەی ئەم خاڵی لەم بەرنامەیە دەڵێم تۆ دەبێ هەوڵ بدەی ئەگەر تەوی خێزانێکی ئاسوودە دروستکەی دەبێ وریای تەمەنی خۆت و بەرامبەر بیت و وریای ئەو کاتەش بی کە زەواجی تیا دەکەی دوو دەبێ هەوڵ بدەی ئەو کەسە بە جوانی و بە مەزبوطی بناسی تەنها ڕواڵەت و فەیسبوک و تۆڕی کۆمەڵاتی نەبێ سێ دەبێ ئەخلاق و ڕەوشتی خۆی و دەوروبەرەکەی بناسی کۆن و نزیکی ئێستا ئەم دقەی ڕەنگە باش بێت بەڵام ڕەنگە لە لای تۆ باش بێت ئێمە ناڵین هەر کەسێک کە ئاوا باش بووی تر بڵێ وەڵاهی بە سەرجەلەی هەڵدەرە و فایدی هەڵدەرەوە بڵێ 10 ساڵ پێش ئێستا نوێژی نەکردوتر بە حیاتی شووی پێ ناکەم یان بۆ نمونە وڵات جگەری خواردووە نا من دەڵێم بەڵام فایلە کۆنەکانیشی کەم تا زۆر سیر بکرێ ئەخلاق ڕۆشتە کۆنەکانی سیر کرێن نەوەک ئەمە تەنها شۆ بزنس بێت تەنها خۆنواندن بێ تەنها وەکو دەرهێنانێک وەکو فلیمێک وەکو شانۆگەریەک لە بەرچاوی تۆ خۆی کردووە بە کەسێکی زۆر شەریف و زۆر مەزبوط بەڵام دوای هەست دەکەی نەکچەکە وایە هەست دەکەی نەکوڕەکە وایە و لە کورتەی ئەم بەرنامەشا لە کۆتایی خاڵە دەڵێن دوودڵ مەبە ڕاڕامە بە بێتاقەت مەبە و هەڵسەنگاندنی باشی بۆ بکە تۆ گەر هەموو ئەم خاڵانە ئاوا بەم جوانە بەم شێوازە کوچەکە هەڵبژێری یان کوڕەکە هەڵبژێری بەم سەرەتایە زەواج بکەن من دڵنیاتان دەکەم بن تەمەڵێکی باش بن چینەیەکی باش دانێن بۆ خێزانی ئاسوودا و لە داهاتووە پێکەوە خۆشبەخت دەبن هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ شايفة نجمة صغيرة وين راحت النجوم اللي معاها بس وين أمها وأبوها بس وين أمها وأبوها ودي أكتب كلمة وارسلها إليها ودي تبقى خزاني ابتسامة أسودة ودي